بە تیرۆریست ناساندنی سپای پاسداران هەلێکی زێڕین بۆ ئازادی خوازانی ئێران لە ساڵۆگەڕی هاتنەدەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکەی ئێران لەگەڵ 6 زلهێزی جیهان ناسراو بە بەرجام و ڕۆژێک بەر لە ڕۆژی سپای پاسداران لە ئێران دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا لە تۆی ڕاگەیاندنێکدا بە پێی یاسای کۆچوونەتەوە سپای پاسدارانی کۆماری ئیسلامی وەک هێزێکی ترۆریستی دەرەکی ناساند. ئەمە بۆ یەکەم جارە کە بەشێک لە سپای وڵاتێک بخرێتە لیستی تیرۆرەوە. دیارە پێشووتر ئەمریکا کۆمەڵێک گروپ و ڕێکخراوەی وەک ئەلقاعیدە، داعش، بوکو حەرام، ئەسایبی ئەهلی حەق و سپای قودس لقی دەرەوەی سپای پاسداران، جوندوڵڵا، جەیش الحەمد و چەند گروپێکی تری خستبوویە ناو ئەو لیستەوە و هەروەها چەند کەسایەتیەکی وەک ئوسامە بن لادنیش لە پێڕستی کەسە تیرۆریستە مەترسیدارەکان خستبووە لیستی تیرۆرەوە. پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە کە ئەم بڕیارەی ئەمریکا چ کاریگەریەکی لەسەر سپای پاسداران و بەتایبەتی بە لەبەرچاوگرتنی ڕۆڵی قوڵ و بەرینی سپای پاسداران لە ئابووری ئێران و هەروەها دەستێوەردانە خوێناویەکانی ئەم هێزە لە ناوخۆی ئێران، ناوچەکە و بەگشتی ناوچە جیاجیەکانی جیهان دەبێت. بەر لە هەر شتێک ئەم بڕیارە پەیوەندیەکانی ئەمریکا و ئێرانی بردووەتە قۆناغێکی هەستیار و تایبەتەوە ڕەنگە لە ڕابردوودا دوو هێزی دژبەیەکی وەک ئەرتەشی ئەمریکا و سپای پاسداران لە وڵاتێکی وەک سووریە و عێراق بەبوونی دژمنێکی هاوبەشی وەک داعش بەریەک نەکەوت بێتن و تەنانەت لە یەک سەنگەردا جەنگا بێتن، بەڵام ئەگەری پێکدادان و شەڕی ئەم دوو هێزە زۆر جددیتر دەکاتەوە. جیا لە کاریگەریەکانی ئەم بڕیارە لەسەر هەڵگیرسانی شەڕی لە نێوان ئەمریکا و سپای پاسداران، ئەم شەڕە و ئەم بەرکەوتنە زۆرتر ڕەهەندێکی ئابووری بەخۆوە دەگرێت. بێگومان ئەگەر سپای پاسداران بڕواڵەت و لەلایەن خۆیەوە پاشەکشەیەک نەکات، بەڵام بەدڵنیاییەوە شەریکە تیجاریەکانی بەهۆی ئەو سزایانەی کە ئەمریکا بۆ شەریکەکانی سپای پاسداران دایناوە دەکشێنەوە و لە ماوەی داهاتوودا شاهیدی کشانەوەی بەرچاوی ئەو کۆمپانیا و وڵاتانە دەبین کە لەگەڵ ئێران دانوستانی ئابووری دەکەن. بۆیە زۆر بواری ئابووری ئێران تووشی کێشە دەبن. هەڵبەت ڕێژەی ئەو دۆخەی کە ئێران لە بوارە جیاجیەکاندا تێدەکەوێت پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە ڕێژەی جددی بوونی ئەمریکا لە جێبەجێکردنی ئەو یاسایە و بە دڵنیاییەوە دەستی سپای پاسداران لە زۆرێک لە سەرچاوە ماڵیەکانی کورد دەکرێتەوە. بەلەبەرچاوگرتنی ئەم بڕیارە پێناچێت مەعافیەتە ئابووریە ماوەدارەکان کە پاش کاراکردنەوەی گەمارۆکان دژ بە ئێران لەلایەن ئەمریکاوە درێژ بکرێنەوە. ئەگەرچی ئەم پرسەش پەیوەندی بە ڕێژەی عەرزە و تەقازای نەوتەوە هەیە لە بازاڕی جیهانی نەوتدا، لەم بابەتەشدا بە لەبەرچاوگرتنی بوونی نەوتێکی زۆری دپۆکراو لە ئەنبارەکان، لابردنی نەوتی ئێران لە بازاڕی جیهانی نەوت پێناچێت کاریگەریەکی ئەو تۆی لەسەر نرخی نەوت و یان زیانێکی بۆ بازاڕی نەوت هەبێت و ئەمەش ئەمریکا سوورتر دەکات لە نوێ نەکردنەوەی مۆڵەت و مەعافیەتە تیجاریەکان لەگەڵ ئێران. ئەمریکا لەم بابەتەدا ئامانجێکی دیاریکراوی ڕاگەنراوی خۆی دەستەبەر دەکات کە ئەویش بە سفرگەیاندنی ڕێژەی نەوتی هەناردەکردنی نەوتی ئێران بۆ وشکردنی سەرچاوە ماڵیەکانی تیرۆریزمە. هەڵبەت ئەمەش جێ ئاماژەیە کە بە سفرگەیاندن نەک بە مانای بە سفرگەیاندنی فرۆشی نەوتی ئێران، چونکە ئەمە ڕەنگە زۆر ئەستەم بێت. هەندێک لە کارناسانی ئابووری جیهانی و شارەزای ئابووری ئێران پیان وایە بودجەی ئەمساڵی ئێران کە لەسەر بنەمای فرۆشی ڕۆژانەی 1,500,000 بۆشکە لە ڕۆژدا بە نرخی 54 دلار دیاری کراوە، لە ئەگەری دابەزاندنی ئەو ڕێژەیە بۆ 1 ملیۆن بۆشکە ئابووری ئێران بەرەو هەڵشکیان دەبات. بەڵام کەمکردنەوەی ئەم ڕێژەیە بۆ ژێر 1 ملیۆن بۆشکە ئابووری ئێران وێران دەکات. بە لەبەرچاوگرتنی ڕۆڵی بەرین و قوڵی سپای پاسدارانی کۆماری ئیسلامی لە ئابووری ئێران کە بە پێی هەندێک لە سەرچاوەکان 1/3 و
تەنانەت نیوەی ئابووری ئێران لە هەموو جومگە سەرەکیەکانی ئابووری ئێران بەدەستەوەیە، کاریگەری گەورەی ئابووری بەخۆیەوە دەبینێت. سپای پاسداران وەک ئوختاپوسێک کە هەموو جومگەکانی ئابووری ئێرانی قۆرخ کردووە، ئەم هێزە لە ناوخۆی وڵاتەکەی خۆی و لە وڵاتانی ناوچەکە و دەوروبەر و دراوسێکانی هەل لە سووریە و یەمەن و عێراق و لوبنانەوە بگرا تا باکووری ئەفریقا و وڵاتانی ئەمریکای لاتین گەرای چاندووە. بەپێی ئاماری خودی سپای پاسداران زیاتر لە 200,000 کەس لە سەرتاسەری جیهان جگە لە هێزە ناوخۆیەکەی لە ئێران لەژێر فرمان و ئەمری ئەودان. دابینکردنی کەلوپەل و خورد و خوراک و حقوقی ئەو هێزانە پەکی جدی تێدەکەوێت. بە لەبەرچاوگرتنی دۆخی ئیستای ئابووری ئێران و گرانی و زەحمەتبوونی دابینکردنی بژێوی ژیان بۆ زۆری خەڵکی ئێران، ئەوەندەی دیکە دۆخی ئابووری ئێران و پێگەی سپای پاسداران لاوازتر دەکات. بێگومان دەرباز بوون لەم قەیرانە ئاڵۆزانەی کە ئێران و خەڵکی ئێران پێوەی دەناڵێنن گۆڕینی ساختاری سیاسی ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامیە لە وڵاتە. ئەمە بۆ یەکەم جارە سیاسەتی زلهێزێکی وەک ئامریکا هاوتەری بە لەگەڵ خواست و داواکاری خەڵکی ئێران و بە دڵنیاییەوە دەرفەتێکی زێڕین بە ئازادی خوازانی ئێرانی و لەسەر و هەموویانەوە خەڵکی کوردستان دەبەخشێت بۆ تێکەڵپێچانی هەمیشەیی کۆماری ئیسلامی لە ئێران و فڕێدانی بۆ ناو زبڵدانی مێژووەوە.